بەهۆی مەترسی بڵاوبوونەوە و توشبوون بە پەتای خوێنبەربوون بەشێک لە هاوڵاتیان لە ئێستادا لە گۆشت خواردن تا ڕادەیەک دوورکەوتونەتەوە. ئەو کەسانشی کە ئەتوان بڵێن بە ڕێژێکی بەرچاو گۆشت دەخۆن، بەڵام لە ترسی ئەوەی کە ئەو گۆشتی کە دەیخۆن ببێت بە هۆکارێک بۆ توشبوونیان بەتای خوێنبەربوو تا ڕادەیەک لێ دوورکەوتونەتەوە. ئێمە دەزانین ئەمڕۆ لە تەوەری دووەمی بەیانج باشکوردستاندا باس لەوە دەکەین کە چۆن بزانین لە کوشتارگەکاندا چۆن مامەڵە لەگەڵ گۆشتدا دەکرێت، چۆن لە بازارەکاندا مامەڵە لەگەڵ گۆشتدا دەکرێت بۆ ئەوەی دڵنیابین لەوەی کە ئەم گۆشتە ئێمە توش بە پەتای خوێنبەربوون ناکات. گفتوگوێم بابەتە لەگەڵ دکتۆر شاڵاو عارف لە پرسراوی هۆبەی کوشتارگەی هاوچەرخ لە سلێمانی دەکەم کە ڕاستەخۆ لە ستودیۆ میوانی ئەمەیە. دکتۆر بەخێربین. زۆر سپاس بۆ بەڕێستان لەگەڵ ئێمە ئامادە. ڕێستانەیە. دکتۆر، ئەو گۆشتانی کە لە کوشتارگەکاندا هەیە ئەگەر بە شێوازێکی باش پشکنینی بۆ نەکرێ ئەشێ ببێتە هۆکاریەوەی کە تای خوێنبەربوون بۆ مرۆڤ بگوازێتەوە. سەرەتا سپاس بۆ بەڕێستان بۆ بژاردننی تەوەرەکە تەوەرێکە لە ئێستادا کاتی خۆیەتی گفتوگوی لەبارەوە بکرێ. شوێکم ڕێنمایی و هۆشیارکردنەوەی هاوڵاتی ڕێگەیەکی سەرەکی ڕوبەڕووبوونەوەی ئەگەری بڵاوبوونەوەی نەخۆشیەکەیە. هاوکات لەگەڵ ئەوەدا ئێمە دەزانین نەخۆشی تای خوێنبەربوون نەخۆشیەکی ڤایرۆسیە لە ڕێگەی جۆرە ڤایرۆسێکۆ پێوترێت نەیرۆ. تەمان جۆرەکانی زۆرن تای خوێنبەربوون، بەڵام ئێمە با سەری خۆمان قاڵ نەکەین بە جۆرەکانیەوە لەبەرەوەی ئێمە لە کوردستانە جۆریشان تا ئێستا تۆمار کراوە کە لە ساڵی 79 تا ئێستا لە کۆی عێراقدا ئەم حاڵەتە بوونی هەبوو لە وەرزی بەرزبوونەوەی پلەکانی گەرما و شێدا ئێمە وەکو کوشتارگەکان هەمیشە ڕێنماییمان بۆ هاتووە کە ڕێگە و شێوازی زانستی بگیرێتە بەر، یان واتە دۆخێکی تایبەت هەموو ساڵێ مامەڵەمان لەگەڵا کردووە کە چۆن ئێمە ڕوبەڕووی ئەگەری بڵاوبوونەوەی ئەم جۆرە ڤایرۆسە بین. چوە ڤایرۆسە تاو لە عێراقا هەیە لە ساڵی 79 تا ئێستا ئەشبێ، یعنی ئێمە کۆتایی نایە. ئێمە ئەبێ لەو وەرزەیە هەمیشە ڕێوشێنی زانستی خۆمان جێبەجێ بکەین. ئێمە وەکو کوشتارگە هەڵبەتە لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتیمان و بەڕێوەبەرایەتی سلێمانیەوە بەر لە هاتنی وەرز ئاگاداری و با بڵین ڕێنمایی یەکرێن کە چۆن بە شێوازی زانستی ئێمە ڕوبەڕووی ئەگەری بڵاوبوونەوە بین. چەکی با بڵین یعنی ئەمێ ئاماژە بەوەش بکەم خۆشبەختانە ئەم جۆرە ڤایرۆسە لە ڕێگەی هەواوە بڵاو نابێتەوە. ئەمە چانسێکی گەورەیە بۆ ئەوەی کە ڕوبەڕووبوونەوەکانمان بە شێوەیەکی سەرکەوتوو و دەقیقتر و ورتر بتوانین کۆنتترۆل بکرێم نەخۆشی هەموو ساڵێ. تەنها لە ڕێی بەرکەوتنی ڕاستەوخۆ ئەم جۆرە ڤایرۆسە ئەگەری گواستنەوەی هەیە لە ئاژەڵێکی هەڵگر یاخود گوێزەرەوە بۆ مرۆڤێکی ساخڵەم یاخود با بڵێن مرۆڤێکی تەندروست و لە مرۆڤێکیشەوە بۆ هەنی مرۆڤێکی توش بۆ مرۆڤێکی ساخڵەمی دیکە لە ڕێگەی بەرکەوتنی ڕاستەوخۆ بە دەردراوەیە. ئەمە چانسەکەی ئێمە بەرزترەکاتەوە لە بەرەوەی خاوتر ئەگوێزرێتەوە ئەم ڤایرۆسە لە چاو مەسەلەن ڤایرۆسێکی وەکو کۆرۆنایە کە لە ڕێگەی هەناسەوە بە خێراییەکی زۆر بڵاوە بێتەوە. کەواتە جەنجی سەرەکی ئێمە لەم ڕوبەڕووبوونەوەی ئەگەری گواستنەوە لە کوشتارگەکانایە. لە ناو کوشتارگەکانە ئەتوانم بڵێم سەرەکیترین جێگەیە بۆ ئەوەی کە ئێمە بەر بە بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسە بگرین. و خۆشبەختانە توانم بڵێم لە ساڵانی ڕابردوو و لە ئێستایشە ئێمە وەکو کوشتارگەی هاوچەرخی سلێمانی سەرکەوتوو بووین لەم ڕوبەڕووبوونەوەی کەیسێکمان هەبوو بێ ئێمە مامەڵی زانستی خۆمانمان لەگەڵا کردو و لە کوشتارگەشەوە تا ئێستا حاڵەت با بڵین دەرنەچوەتە ناو هاوڵاتی و هاوڵاتی توش کرد بێ بەداخەوەی کە توش بۆ تەنها ینی لە ساڵانی ڕابردووە شوێت دوا حاڵەت لە کوردستانە ساڵی 2010 بوو کە لە ناوچەی خەلیفانە تۆمار کرا. لە دوای 2010 هیچ حاڵەتێ لە کوردستانە تۆمار نەکرا بوو، هەتام حاڵەتەیە خیری کە لە هەولێرە تۆمار کراوە. کەواتە لە سەرەکی ترین جێگەکە توش بووە پێشتر لە کێڵگەی بەخێوکردنی ئاژەڵ یاتە هاوڵاتیەکە کێڵگەیەکی بەخێوکردنی هەیە و مامەڵی لەگەڵ ئاژەڵا بۆ بە ئیهمالی و مامەڵی کردووە ڕێنمایی و هۆشیاری با بڵێن پەیڕەو نەکردووە. ئەو کەسانە معڕەزم بۆ ئەوەی کە توش بن. دەنا ئێمە لە کوشتارگەکانە با بڵێن ڕێ و شوێنی زانستی خۆمان بە جۆرێک بووە کە ئەتوانم بڵێم خۆشبەختانە تا ئێستا لە کوشتارگەوە هیچ حاڵەتێک
لای ئێمەوە باڵن گوزەری نەکردو و نەبووتە باش هیچ کەسێکتان لە نێو کوشتارگەکەدا تۆمار کردو ئێوە خۆتان ڕێگەتان نەدا ئێمە ڕێگە زانستیەکان یاخود توانە زانستیەکانمان ئێمە دوو قۆناغی پشکنینمان هەیە لە کوشتارکردن لە کوشتارگەکانە قۆناغی پێش سەربڕین و قۆناغی پاش سەربڕین ئێمە ڕێوشێنی زانستی وردمان لە قۆناغی پێش سەربڕینە ینی ئێمە نامانەوێ هەر ئاژەڵ کە گومانمان هەبێ لەسەر ئەوەی کە ئەگەری هەڵگری ڤایرۆسەکەی تێپەڕ بێ بۆ ناو کوشتارگەکە توێکم ئێمە بەلانی کەمەوە 100 کارمەند لە ژوورەوە کار ئەکا لەسەر ئەو گۆشتانە ئەم 100 کارمەندە کە معڕەز بن بۆ ئەوەی کە بەرکەوتنیان لەگەڵ ڤایرۆسەکەیە هەبێ ئەگەری هێل بەو سەتەوە مەسەلەن سەتی کە توش بێ یعنی لە ڕێگەی و سەتەوە بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە ڕوو بدات بۆی ئێمە هەموو هەوڵەکانمانەوەی کە لە قۆناغی پێش سەربڕینا و خۆشببختانە لەلایەن ستافێکی پسپۆڕی پزیشکیەوە لە پێش سەربڕینا تەبان ستافمان زیاد کردو ئێمە هەمیشە لە مۆرزەیە زیادی یەکەین ئەمەیەکێ لە هەنگاوە زانستیەکانمان زیادکردن و چڕکردنەوەی پشکنینەکانە لە تەواوی با بڵێن ئەو کەیسانە هەر حاڵەت ئێمە گومانمان لێ هەبێ ئێمە ڕەتی ئەەکەینەوە دەینێرینەوە بۆ ئێمە ئەو پشکنینانە سەرەتا ئێمە تەبان لە پشکنینی پێش سەربڕینە ئاعتیمادی سەرەکی لەسەر پشکنینی فیزیکیە فیزیکی و کلینیکیە تەبان ئەم نەخۆشیە یەکێ لە خراپیەکەی ئەوەیە بەدەگمەن نیشانە یا ئەتوانم بڵێم هەر نیشانە لەسەر نیشانەی کلینیکی لەسەر ئاژەڵ دروست ناکە بەڵام هۆکاری گواستنەوەی ڤایرۆسەکە بوونی هەیە ئەویش ئەوەیە کە بوونی مەسەلەن گەنە جۆرە گەنەیەکە کە لە کوردستانی خۆمانابوونی هەیە لەگەڵ با بڵێن مێش و مەگەز هۆکارن بۆ ئەوەی کە ئەم ڤایرۆسە با بڵێن لە کەشێکی لە ژینگەوە یا لە کەشەوە بگوێزنەوە بۆ ئاژەڵێک و ئاژەڵێک بکەنە گوێزەرەوەیەک بۆ ڤایرۆسەکە بۆیە ئێمە لە قۆناغی پێش سەربڕین یا پشکنینی پێش سەربڕین هەر ئاژەڵێ بوونی ئەم مشەخۆرە دەرەکیانە بوونی هەبێت لەسەر لاشەی ئەم ئاژەڵە ئێمە لەم وەرزەیە وەکو با بڵێن سەسپێکت یاخود گومانی لێ دەکەین کە ئەگەری هەیە ئەمە هەڵگری ڤایرۆسەکە بێ ئێمە لەوێ ئەکسەر ڕێگری لە یەکەی ناهێڵین با بڵێن تێپەڕ کات بەرەو قۆناغی دواتر کە قۆناغی کوشتارکردن و خوێن و دەردراوی بەرکەوتی ئەبێ لەگەڵ ئەو کارمەندانە ئەو ئاژەڵا ئەوەی کە ئێمە گومانی لێ بکەین تەمان چارەسەری ئاسانە بەداخۆ ئێمە لە کوردستانە ئەوەی ئیستا ینی بەتایبەتی ئەم بیست ڕۆژە تێبینی و دیقەتمان نابێ ئەو ئاژەڵانی کە لە دەرەوەی کوردستانەوە هاتۆتە ناو کوردستانەوە ڕێوشوێنی ڕوبەڕووبوونەوەی مشەخۆری ئاژەڵی سەرکەوتوتر بووەک لەو ئاژەڵانەی کە لە ناوخۆ و کێڵگە ناوخۆیەکانی هەرێمی کوردستانەوە دێتە کوشتارگەوە بۆ پرۆسی کوشتارکردن کە ئەمەوە دەکات ئێمە بڵین ئیهمالیەک فەرامۆشکردنێک لە ناوخۆی یا با بڵین لەو خاوەن کێڵگە ئاژەڵیانەدا بوونی هەبێکە بەداخۆ کە لە ناو هەرێمی کوردستانان ڕوبەڕووبوونەوەیان بۆ مشەخۆرە دەریکیەکانی کە لەسەر لاشەی ئاژەڵەکە هەیە زۆر با بڵین ئیسیجابیان نییە بۆ ئەم دۆخەی کە ئیستا هەیە مامەڵە ناکەن لەگەڵ لە ناوبردننی ئەو مشەخۆرانەیە من لێرەوە بە پێویست ێزانم داواکاریم لەو خاوەن کێڵگە ئاژەڵیانە بکەن با بەجددی ئەم هەڕەشەیە وەربگرن بەجددی مامەڵی لەگەڵا بکەین ئاسانە ڕوبەڕووی مشەخۆرە دەرەکیەکان لە ڕێگەی دەرمانەکانەوە کارێکی هێندە زەحمەت و گران نییە کە خاوەن کێڵگەیەکی ئاژەڵی ئیهمالی تیابکە کە خوا نەخواستە تێپەڕبوونی ئەم ڤایرۆسە و بوونی وەکو کەیس ئەمە بەدڵنیاییەوە ئێمە ئەزانین وەکو ڤایرۆسەکە هیچ دژە ڤایرۆسێ بوونی نییە ڕوبەڕووی ڤایرۆسەکە بێتەوە و هەڕەشە و مەترسی جدی لەسەر دۆخیەوە هاوڵاتیە دروستەکە کە خوا نەخواستە توش بوو بێ بەم یا بەرکەوتە بێ بەم حاڵەت باشەوتت ئەو گۆشتانەی یاخود ئەو ئاژەڵانی کە لە دەرەوە هاوردە دەکرێن باشترن ئەو ئاژەڵانش دەکرێتەوە کە بە ڕێگەی قاچاق هاوردە دەکرێن ئێمە ئازانین تا ئێستا یانی ڕێگەی قاچاق بەکارهێنرێ بۆ هاوردەکردنی ئاژەڵ دڵنیایی لەسەرمانە دەدرێت من بە شێوەیەکی گشتی تەبان قاچاق و فەرمی کە دەگاتە ناو کوشتارگەیەک مامەڵی لەگەڵاکرێ ئەویش پشکنینی پێش سەربڕین و پاش سەربڕین ئیدی ئەوەی پەیوەست بێ بە مامەڵە فەرمی و با بڵێن ڕوبەڕووبوونەوەکان
هەڵبەتەوە لایانی دیکە و حکوومە دەبێت ڕێو شوێنی تایبەتی خۆی لەگەڵا بگرێتە بەر بەڵام ئێمە ئەوەی دیقەتمان ناوە بە هەر جۆرێک لە جۆرەکان ئەو ئاژەڵی کە لە دەرەوە هاتبێ ئەوەی تێبینیمان کردبێ مامەڵەیان لەگەڵ مشەخۆرە دەرەکیەکانە بە شێوەیەکی سەرکەوتوتر بوو وەک لەوەی کە لە ناوخۆ لە چێلگە ناوخۆیەکانی خۆمانە ئەوانەی خۆشمان هۆکارەکەی تەنها هەر ئەوەیە ئێهمالی لە ڕوبەڕووبوونەوە و چارەسەرکردنی ئەو حاڵەتەیەکەن دەنا دووپاتی یەکەمەوە چارەسەرکردنی ئەو حاڵەتە هێندە گران نییە بەکارهێنانی دژە مشەخۆرەکان هێندە زەحمەت نییە یعنی ئاسانە لە ئێستایشا دەست پێ بکەن شوێی تر وەرزی گەرما دەستی پێکرد لە وردە وردە لای ئێمەش پلەکانی گەرما بەرز بووەوە ئەم جۆرە گەنە و مێش و مەگەزانە بە شێوەیەکی بەرچاو ڕوو لە بەرزبوونەوەکەن تاکە هۆکاریش بۆ گواستنەوە لای ئێمە ئەوەی تۆمارکرابێ ئەم جۆرە مشەخۆرە دەرەکیانەیە کاکەونە سەر لاشەی ئاژەڵەکە هەڵبەتە بگەڕێمەوە سەر پرسیارەکەی پێشووتریش ئێمە وتمان تەرکیزمان لەسەر ئەوەیە دێتە قۆناغی پاش سەربڕین لە قۆناغی پاش سەربڕینیش هەر حاڵەت و کەیسێ پەیوەست بێ بە بەرزبوونەوەی پلەی گەرمان شوێکم یەکێ لەم حاڵەتانەی کە لە ڤایرۆسی تای خوێنبەربوونە ئەگەری هەیە لە ئاژەڵەکە لە قۆناغی پاش سەربڕینا بە دیار بکەوێ نیشانەکانی خوێن ینی با بڵێن نیشانەکانی خوێنبەر نەبوونی تەواوەتی لەسەر لاشەکە دەرەکەوێ ئەویش حاڵەتێکە لەو حاڵەتانەی ئێمە بە گومانەوە مامەڵی لەگەڵاکەین و هەڵبەتە لە هەموو حاڵەتێکا کە خوێنبەربوونەکە بە شێوەیەکی سروشتی و زانستیانە نەبوو ئێمە ڕەتکردنەوە بۆ لاشەکەکەین و لاشەکە لە ناوە بین تەمان ئەوەی پەیوەست بێ بە مشەخۆری دەرەکیەوە بەس لەم ڕۆیە بە جۆرەی ئەو داتایی کە لە پشکنینی پێش سەربڕینەوە بۆ من هاتووە لەلایەن ئەو ستافە بەڕێزەوە سەرو 20 حاڵەتی ڕەت کردوتەوە هەر ئەمڕۆ سعاتی یەکەمی پشکنین بەس ئەمڕۆ 20 حاڵەت کە ئێمە بە گومانەوە مامەڵی لەگەڵاکەین دووپاتی یەکەمەوە ئێمە هەر حاڵەتێک هەر ئاژەڵێک کە دێت مشەخۆری دەرەکی لەسەر لاشەی ئاژەڵەکە بێ ئێمە وای مەعاملە و مامەڵە لەگەڵاکەین کە ئەگەری هەیە ئەم جۆرە کەیسە هەڵگری ڤایرۆسەکە بێ نیشانەکانی تیانە ئێمە هیچ ڕیسکێک و هیچ هینێک بەو کارمەندانەوە ناکەین کە پاشتر مامەڵی لەگەڵاکەین ڕەتیەکەین. دکتۆر پێشترش ئەو پرسیارم لێ کردی بەڵام ئەمە زیاتر ژەختی لێکەمەوە و ئاژەڵانی کە گومانیان لێ دەکەن چون مامەڵەیان لەگەڵاکەن ینی دواتر ئەم ئاژەڵە ناخرێت لە شوێنێکی کە دیسانەوە سەر نابدرێت لە شوێنێکی کە تێکەڵی ئاژەڵی کە ناکرێتەوە مامەڵی لەگەڵدا ناکرێت مشکیلەی گەورە یا با بڵین کێشەی گەورەی تەندروستی ینی ئەو مەترسیانەی کە لای ئێمە هەیە ئەو ئاژەڵانەی کە لەسەر شەقامەکان سەرە بڕن کە بەداخ دووپاتی یەکەمەوە ڕوو بە ڕووبوونەوەی ئەو دیاردەیە هیچ لە جێگەی خۆیدا نیە هیچ وەک پێویست نییە لەبەر ئەوەی بڕۆ ئێساش لەسەر ئەو شەقامانە کوشتاری سەر شەقامەکان ئاسایی بوونی هەیە یعنی ئێمە چونکێکم ڕێگەمان لای عربەتەوەیە کوشتارگاکەوێتەوەەوە بەلای بۆ نمونە شاری ڕۆشنبیرانە ڕێگەکەمان تێپەڕێ لەویایە 3-4 کەس هەیە بەردەوام کوشتاری سەر شەقامەکەن و لایانی پەیوەندیداریش هیچ ڕێوشێنێکی یاساهیان لەگەڵا ناگرێتە بەر یعنی من تێناگەم ئەگەر کەسێک سزا بدرێ ئەتوانێ ئەمڕۆ بیگرن و بەیانی هەمان با بڵێن کار بکاتەوە ئەمە تاوانە بەرامبەر بە تەندروستی هاوڵاتی کە ئەمە پەیوەست نییە ئەمە لەواچێ نەخودی ئەو کەسی کە ئەو کارانە ئەکات ناو هاوڵاتی کە مامەڵی لەگەڵاکە لە مەترسی ئیشەکە تێنەگات بەڵام لە ڕووی زانستیەوە سەر چاوەی سەرەکی گواستنەوەی هەموو نەخۆشیە کە مەترسیدار بێت لە ڕێگەی و دیاردەیەوە ئەگەری هەیە دەرچوونی تیاابێ بۆیە من لێرە دووپاتێکەمەوە ڕێو شوێنەکان هیچ پێویستنی هیچ وەکو ینی بە شێوەیەکی با بڵین کاریگەر مامەڵە لەگەڵ و دیاردەیان ناکرێت لە کوردستانە و بە تایبەتی نەک بە تایبەتی هەر لە هەموو کوردستانە ڕوبەڕووبوونەوەی دیاردەی کوشتاری سەر شەقامەکان هیچ لە ڕێوشێنەکانی لە جێگەی خۆیدانە بۆیە ئەگەری هەیە ئێمە لەوێ ڕەتیکەینەوە بیبەنە سەر شەقامەکان سەری ببڕن یا کوشتاری بۆ بکەن
ئەو کاتە ئێمە لەژێر کۆنتترۆلی ئێمانی ئەوی لەژێر کۆنتترۆلی ئێمە تەنها ئەوەیە کە لە کوشتارگەی هاوچەرخی سلێمانیەوە باشە. با واز لەو بابەتە بێنین کە لەسەر شەقامەکانە دواتر دەگەڕێمەوە لای دکتۆر. ئەو ئاژەڵانەی کە لە کوشتارگەکانی ئێوەوە بە شێوازێکی فەرمی دەخرێنە بازارەکانەوە دڵنیایی ئەوە دەدەن بە هاوڵاتیان کە ئەم گۆشتە تەندروستە، یانی تا ئێستا هەنێک کەس هەیە لە ترسی ئەم پەتایدا ناوێرە گۆشت بخوا. بەر لە وەڵامدانەوە تەبان ئێمە ڕێوشوێنەکانمان هەر لە پشکنینان نییە، ڕێوشوێنەکانمان ئێمە لە پرۆسی کوشتارکردنەکەشایە. ئێمە هەموو ڕۆژێ دژە ڤایرۆسەکان بەکارەهێنی لە ناو کوشتارگە و لەو لاریجانی کە ئاژەڵەکانی تێدا گلەدرێتەوە. ئەم دژە ڤایرۆسانە بۆچی لە ئەگەری بەرکەوتەی دەردراوەکان لە ناو کوشتارگە و لەوێدا ئێمە با بڵین ڤایرۆسەکە لە ناوبەرین. دووهەم حاڵەتیان چاودێریکردنی ئەو کارمەندانەی کە با بڵین کوشتار ئەکەن لە ناو کوشتارگەکەیە، هەڵبەتە کەلوپەلەکانی کە بەکاریە هێنرێ بۆ کوشتارکردن چ میکانیشی بێت چ یەدەوی بێ، ئەمانە ڕۆژانە ئێمە مامەڵی لەگەڵاکەین بۆ بە بەکارهێنانی دژە ڤایرۆسەکان. هەڵمەتی لە ناوبردننی مشەخۆری دەرەکی لە خودی کوشتارگەکە خۆیان ئێمە دەستمان پێکردووە. تاوان کاڵم دەستمان پێکردووە ئێستا نییە، ئێمە بەر لەوەی ئەمە بڵاو بێتەوە ئێمە ڕەوشێنەکانمان دەست پێکرده بوو، ینی بەر لەوەی لە ناو ئیعلامە باز لەوە بکرێت کە لە جنوب و وەسەط و عێراقا حاڵەت و کەیسەکان تۆمار کراوە، ئێمە ئەگەری ئەو ینی پێشببینی ئەو حاڵەت و دۆخەمان کرده بوو، ئێمە مامەڵەکانمان دەست پێکرد بوو لە ناو کوشتارگەیە چۆن ڕوبەڕووی ئەگەری بڵاوبوونەوەی ڤایرۆسە بین، ئەمانەمان هەمووی کردووە. کەواتە من لێرەوە توانم بڵێم 100% کە لە کوشتارگەوە لە ئێستا و ڕابردووشە شایەت لەسەر ئەوەی کە هیچ کەیسێک لە کوشتارگە و لە ڕێگەی گۆشتەوە تۆمار نەکراوە لە سلێمانیا و تەکیدم لە کوشتارگە فەرمیەکانی دیکەی هەرێمی کوردستانیشە هەمان مامەڵی ئێمە ئەکەن کە ئێمە کردومانە، بۆیە 100% لە ڕووی ئەگەری بڵاوبوونەوەی تای خوێنبەربوون ئێمە لە کوشتارگەکانە و بە تایبەتیش کوشتارگی خۆمان کە هاوچەرخی سلێمانی بۆ شاری سلێمانیە 100% کۆنتترۆلی ئەگەری بڵاوبوونەوەی ئەو ڤایرۆساکەین و هیچ حاڵەتێکیش لای ئێمەوە لە ڕابردوو تۆمار کرا و دڵنیایی شەدەینە هاوڵاتی پشتیوان بەخوا لە داهاتووشە هەڵدەدەین هەمان ڕیتمی ڕابردوومان هەبێت. باشە دکتۆر، سربڕینی ئاژەڵ لە دەرەوەی کوشتارگەکان جیاواز لەسەر شەقامەکانی شەندێک جاریانە کەسانێکی خۆیان ئاژەڵ دەکردن دواتر بە ناوەی خێریان بەن هەر ناوەیەکی ترەوە بێ ئەم ئاژەڵە سەردەبرن لە دوور لە کوشتارگەکان. ئەمە دروستە چۆن مامەڵە لەگەڵ ئەوە دابکرێت؟ هەمان حاڵەتی سەر شەقامەکانە، یعنی یەکێ لەو کێشانەی کە هەیە ئێمە لە باخەکانمانە لە ماڵەکانمانە لە دەرەوە ینی بە هەزاران کوشتار ئەتوانم بڵم ئەکرێت کە ئەمە مەترسیەکی هاوشێوەی ئەو مەترسیەکە لەسەر شەقامەکانە هەیە. چێ ئێمە لەواتی هاوڵاتیە نەزانێ خۆراک هۆکارێکی سەرەکی گواستنەوە و گەشەی دەیان جۆر نەخۆشی مەترسیداری ڤایرۆسین و ئەتوانم بڵێم دەیان جۆر نەخۆشی بەکتیری و مشەخۆرین. ئەمان ئەمە هاوڵاتی نەیزانێ ئەو هەموو نەخۆشی کە هاوڵاتیە کە تووشە بێت و ئەچێتە نەخۆشخانەکان بۆ ئەوەی چارەسەر بکرێ لە نەخۆشیە گوازراوەکان باسەکەم، ئەتوانم بڵێم 100% ئاو سەرچاو خۆراکیەکە ڕۆژانە بە شێوەیەکی ناتەندروست مامەڵی لەگەڵ ئاکات و تووشی حاڵەتە تەندروستیەکەیەکە و با بڵێن ژیانیە خات یا دۆخی تەندروستیە خاتە ناڕەحەتیەوە. بۆیە یەکێ لەو دیاردانە ئەو کوشتارەیە کە هاوڵاتیەک لە ماڵی خۆیایکە کە لە با بڵێن باخەکەی خۆیان ئەیکات، ئەمە با بڵێن پلەی گەرما بەرزبوونەوەی بەرەو سەرەوە ئەگەر ئێمە باز لە مۆرزەی بکەین کە پلەکانی گەرما بەرزە بێتەوە. دایان جۆری بەکتریا لە ماوەیەکی زۆر کەمە دەست بەگەشاکەن ژەهری بەکتریا تەبعاان بەسیترین کاریگەریە تەندروستیەکانی یا سادەترین کاریگەریە تەندروستیەکانی ژەهری بەکتریا کە لەسەر هاوڵاتیە دروستیەکات تەسەمومی پێڵن ژەهراوی بوونی پێڵن کە ئەو هاوڵاتیە هەفتە دوو ڕۆژ یاخود تا هەفتە تووشی ژەهراوی بوونیەکە، بەڵام کاریگەریە دوورمەوداکەی مەترسیدارە لەسەرەوە هاوڵاتیە کە ئەمە لە ژەهری بەکتریایەکەوە تووشیە بێ، ئەویش لە کارکەوتنی گورچیلەتی لە داهاتوویکی دوورە
مەسەرەن کاریگەری خراپ لەسەر خانەکانی جگەری دروست دەکات تەلەف و لە ناوبردننی لەسەر خانەکانی مێشکی دروست دەکات لەوانەیە ئەم کاریگەریە دوورمەودایە ساڵ و 2 ساڵێک بخایانێ کاریگەریەکەی لەسەر دیاری بکە. ئەمە جگە لەوەی ڕاستەخۆ خۆی تووشی چەندین جۆر نەخۆشی لەم وەرزەیە بۆ نمونە گرانەتایە تای ماڵتایە مەسەلەن و دەیان جۆر لەو نەخۆشیانی کە بەر گوێمانەکەوێ بە شێوەیەکی سروشتی هاوڵاتیەک بەرگوێەکەی بۆیە داواکارم ئەوە تا ئیسا تای خوێنبەربوون بوونی هەیە ئەم تای خوێنبەربوونە هاوڵاتیەک نازانێت بەر لە کوشتارکردنی چۆن مامەڵی لەگەڵاکە ئاگەری هەیە ئەگەر کەیسەکە هەڵگر و گوێزەرەوە بێ ئەو هاوڵاتیە تووشی نەخۆشی تای خوێنبەربوون کاو لە ڕێەوە هاوڵاتی شۆ سەررجەم خێزانەکەی معڕستکایە ڕوبەڕووی ئەگەری توشببوونی بەو ڤایرۆساکە و دەیان جۆر نەخۆشی دیکەی مشەخۆری و ڤایرۆسی و بەکتری دیکە کە ئەمانە هەم سەر شەقامەکان هەم لە ماڵەکانی خودی خۆیانە ئەگەری توشببوونی هەیە بەتابەتی ئەم تای خوێنبەربوونە لە ڕێی برینی کراوەوە بێت مامەڵەکردن لەگەڵ خوێن و گۆشت یاخود لەگەڵ شیر و بەرهەمەکانی کە ئەگەر بە ئیهمالیەوە مامەڵەت باڵێ بە هەمان شێوە ئەگەر بەرکەوتت هەبێ لەگەڵیا لە ڕێی برینی کراوەوە تەوان چارە سەرەکانیشی هەڵبەتە ڕێو شوێنی خۆی دی هەیە ینی مەسەلەن تۆ لە کێڵگەیەکە هاوڵاتیەک کارەکەی ئاژەڵداریە بەخێوکردنی ئاژەڵ و کردنە بازاڕێتی پێویستە جلوبەرکی تایبەتی لە بەرابێ جزمە ئەمە شتێکی قورس نییە شتێکی زۆر ئاسانە جزمت با لە پیابێت جلوبەرکی تایبەتی و دەستکێشکە مامەڵە بکە لەگەڵ کاروباری ڕۆژانە لەو کێڵگە ئاژەڵیەکە هاتیتە دەرەوە ئەو جلوبەرگەت داکەنە جزمەکەت داکەنە دەست پشۆ ئەمە زۆر کارێکی زەحمەت نییە هاوڵاتیەکە گەربیکە ئەمە بۆ خۆت ڕێگریت کرد بۆ ئەوەی کە نەیهێنیتە ناو خێزانەکەتەوە مەسەلەن کەیبانوویەکی بەڕێز لە ناو چێشخانەکەیەکە مامەڵە لەگەڵ گۆشت و ئەو بابەتاناکە ئەمە کارێکی زەحمەت نییە کە دەستکێش لە دەستکات و کە مامەڵە لەگەڵ ئەو گۆشتەیە کات پارچە پارچەیەکە گۆشتەکە بەو دەستکێشەوە بێ برینی کراوە بەرکەوتەی نەبێ لەگەڵ یا و کەلوپەلە لە دوای تەوابوونی کارەکەی پاک بە ئاو سابوون بشوە دەستکێش و باڵێن دەستکێشی فرێدا دەسی پاک بشوە و دوجاریش گۆشتەکە بکڵێنە یا شیرەکە عملی پاستورایزی بۆ بکە یا قوڵاندنی بۆ بکە ڤایرۆسەکە لە 6 پلەی سەتیە لە ناوەچێت و کۆتەڵاندنیانی ئەو قسەی لە نێو زۆرنی خێزانەکانە هەیە دکتۆر کوڵاندن و ئەگەر هەموو ڤایرۆسەکان لەناوە تای خوێنبەربوونی شەگرێتەوە ئەمە کاتە گریمان ئەمە گۆشتێکمان هێنایە ماڵەکەمان هەڵگری ئەم ڤایرۆسە بۆ ئاژەڵەکە لە ڕابردوودا کوڵاندن چارەسەری دەکات یەکەم جار کە تۆ ئامادەت کردو خۆت پاراستووە دووەم جار ئیشەکەت ئەوەیە کە لە کاتی ئامادەکردنی خوانەکەتە چۆن ڕوبەڕووبیتەوە بە کوڵاندن بۆ سەر و 6 پلە تەمان لە 20 دقەیە ئەم گۆشتا کوڵە 6 پلە بەرەو ژوور کە تۆ ئەگاتە ئەو پلەیە لە کوڵاندنە ڤایرۆسەکە لە ناوەچێ و ڤایرۆسەکە مەترسی لەسەر تەندروستی هاوڵاتی دروست ناکات تەنها مەترسیەکە لەو کاتەیە کە هاوڵاتیەک مامەڵاکات بە شێوەیەکی زیندوو لەگەڵ ئەو ئاژەڵەیە یاخود دوای کوشتارکردن ڕاستەخۆکە دەردراوی لە خوێن و لە دەردراوی ئاژەڵەکە بەربرینێکی کراوەیەکەوێ و داخڵی جستەی ئەو کەسە بێت کە مامەڵەکەی لەگەڵاکە ئەوە کۆنتترۆل بکە تا کۆنتترۆلی حاڵەتەکەت کردو ینی ڕوبە ڕووبوونەوەم ڤایرۆسە هێندە زەحمەت نییە ئاسانە بەس بە ڕێنمایی و هۆشیارکردنەوەی هاوڵاتیە هەرچی کەیسێک کە ڕوو ئەدات لە ئیهمالیە من هەمیشاڵم خۆشببختی ئەم دۆخەیە ئەم کەیسی ڤایرۆسی تای خوێنبەربوونە لەوەیە لە ڕێی هەواوە ناگوێزرێتەوە هەر ڤایرۆسێکیش لە ڕێی هەواوە نەگوێزرێتەوە کۆنتترۆلکردنی ئاسانە ڕێو شوێنەکانی ڕوو لەکوێ ڤایرۆسەکە لاوازە لەکوێ توانی شەڕی ڤایرۆسەکە بکەی بیکە کۆتایی پێ و ڤایرۆسە بڵاو نابێتەوە نایەڵی ڕێگەی لێگریت و بەی جۆرە بڵاو نابێت دکتۆر ئەو کەسانی کە لە مەدانی ئاژەڵەکاندا لەسەر شەقامەکان ئاژەڵ سەرە بڕن ینی جیاوازەوەی کە ئەشێ ئەم گۆشتە زیان بە تەندروستی هاوڵاتیەک بگەێنێ ئەشێ زیان بە تەندروستی خۆشی بگەێنێ چونکە ئەویش بێگومان ڕاستەخۆ بەرکەوتی لەگەڵ خوێنی ئاژەڵەکەیان نییە هەڵبەتە لەوە گوێزرێتەوە بۆ ینی نەخۆشیەکە لەوە بڵاوە بێتەوە یەکەم کەس کە نەخۆشیەکە بڵاوە کاتەوە کەسانن کە مامەڵەی ڕاستەخۆ لەگەڵ ئاژەڵێکی زیندوی هەڵگری ڤایرۆسەکەیەکەن
هەڵبەتە لەوێەوە بێ لە دوکانی تەمانی سا بۆ نمونە دوکانی گۆشت فرۆشیە تۆ چیتە دوکانێکی گۆشت فرۆشی بەڕێزەوە تەماشاکەی کابرا دەستکێشی لە دەسانیە جارێ ئەوە هەر پێچەوانەی مەرجی تەندروستی مامەڵەکردنن بە گۆشت و بەرهەمە خۆراکیەکانەوە ئەو هاوڵاتیە بێ پاک و خاوێن بێ ئەبێ دەستکێشی لە دەسا بێ ئەبێ ئەو کەلوپەلانین کە هەیەی مەسەلەن چەقۆکی کە بەکار هێنا لەم گۆشت و مامەڵەی کرد لەگەڵ لاشەیەەکە لەگەڵ لاشەی دووەمان بە هەمان چەقۆ مامەڵە نەکات دەبێت تاقیمی کا و بیشوات هەڵی واسێتەوە و ناو دوکانەکەی یا دوکانی گۆشت فرۆشەکەی بە دژە ڤایرۆسەکان لە کۆتایی کارە تاقیمی کە شوێ ئەمە چ بەکتریایی تیابێت چ ڤایرۆسی تیابێت تۆ ئەمە لە ناوی ئەبێت کەلوپەلەکانی پاکاتەوە یعنی وەکو ئاماژەم پێکە کارەکە گران نییە ئەم گۆشت فرۆشاگەری هەیە ئەگەر ئیهمالی تیابکە لە ڕێگەی خۆیەوە بۆ خێزانەکەی و لە ڕێ ئەو گۆشتی کە هەڵگر بووە مەسەلەن بۆ یەکێکیکەی بۆ لاشەیەکی دیکەی ناو دوکانەکەی بجۆزێتەوە ئەمە بەس لە ڕێگەی ئیهمالیەوە ئەم ئیشانە دروستە بێ ئەینە تۆ ئەمە ئیشەکەتە ئیشەکەت ئەوەیە زەحمەتی ژنیە بە پاک و خاوێنی جێبەجێکردنی ئەو مەرجانەی کە ڕوبەڕووی ڤایرۆس و بڵاوبوونەوەی ڤایرۆس و بەکتریا لە چێشخانەیەکە لە دوکانێکی گۆشت فرۆشیە لەو جێگەیانەیە ئەبێ ئەبە و جۆرە مامەڵە بکرێ ئەوەشی کە لەسەر شەقامەکانێتی خۆی یەکەم کەس ئەگەری هەیە توش ببێ و خۆشی ببێتە گوێزەرەوەی یا هۆکارێک بۆ گواستنەوەی بۆ خێزانەکەی و لە ڕێی خێزانیشەوە بۆ ناو کۆمەڵگا کە بۆ جۆرە نازانستیە مامەڵە زۆر باشە دکتۆر شەڵەوارف لە پرسراوی هەبەی گوشتارگەی هاوچەرخ لە سلێمانی سپاس بۆ تەواوی زانارەکانە دکتۆر سپاس بۆ بەڕێستان دەستان خۆش بێت.